پێکڤەژیان دێ چاوێ سابێعەیە مەندایی لە کوردستانی چاوەیە چاوە خۆ دەبینن حتا چ قاسێ مافێ خۆ وەرگرتیە بگشتین لە گۆڕی ئامارێکە بقاسی پێشی 10 ساڵان زێدەترە ژیش بەرکە پشتیوی ئامار نهاتنە ڕاگەاندن لە عێراقێ هژمارە وان حتا 3000ەیە بگشتی لە عێراق و هەرێما کوردستانی هەم دەزانن سابێعەیە مەندایی وەکە ئولێکی سەربەخویە بنەتەوەژی خوب سەرچنەتەوەیە نادانن تەنێ وەکو ئول خۆ دەحەسبینن و دەبێژن ئەم پێشی هاتنە عەرەبان لە عێراقی وجودا خۆمە هەبوویە 4 کتابên فەرمی هەنە هەروەها وانە باوەری بە خودا و ڕۆژا قیامەتێژی هەیە ڕۆژێ 5 نوێژە ژیتکەن یعنی بزانم ئەف پێکهاتە لە کوردستانێک و سابێعەیە مەندائینە لە کوردستانێژی هەنە وجوداوان هەژمارەوان چەندە بگشتی چاوا خۆ دبینن چاوا پێکڤەژیانە ئولونەتەوان لە کوردستانی دنرخینن لە سەرڤێ مژارێژە هێژای خاڵت ئەمین کە ساعتیە ئولا سابێعە مەندائی دەپرسم هێژای خاڵت لە ستودیە لە باوەنەگەلێک بخێراتی سەرچاوە جارێ دەست پێکی دخوازم تەنێ وێنەیە پێکڤەژیانە ئولونەتەوەیان لە کوردستانی دچاوێ هەوادا ببینم چاوایە هین چاوا دنرخینن شكرا جزيلا. بالبداية أصحح معلومة ذكرتيها حضرتك. أشكرا كوا استايستاتوش باسد كد جماري سابعي مندا يكان العراق دزيكي 15000 ياخد زيادة كبيشتر واتا صالي 2003 زیاتر لە 6,000 بوون بەڵام بەهۆی بارودۆخی عێراقەوە ئێستا ئەم ژمارەیە کۆچیان کردووە و ژمارەکە گەیشتوتە 15,000 نییە خاڵێتژبەرکە و ئامارێن لە گۆڕی ماڵپەڕین عێراقی بەڵاو دکەن بەحسا 3000 دکەن ئەف ئامارە هەن دەبێژن فەرمیە ئامارەکان بێگومان ئێستا ئاماری فەرمیمان لە بەردەم نییە لە ساڵ 1970ەوە ئێستا هیچ ئامارێک لەلایەن دەوڵەتی عێراقەوە نەکراوە بەڵام شتێکە دیارە و تەنها خەملاندنی بۆ دەکرێت لەم خەملاندرانەشەوە نزیکەی لە هەموو پارێزگاکان ئەوەی کەوا پێمان گەیشتووە لەوان یەکەم یاخود زیادی تێدا بێت ناتوانین ورد بین لەم بارەیەوە پرسیارە من ئەو بوو هین پێکڤەژیانە ئولونەتەوەیان لە هەرێما کوردستانێ چاوا دەبی تا ئێستا کە لەگەڵ گەلی کوردستان دەژین و خوێندنەوەمان کردووە بۆ مێژووی کوردستان ئێمەوە دەبینین کەوە گەلی کوردستان گەل خۆشەویستی هەیە بەرامبەر بە پێکەوە ژیان و هەموو پێکاتەکان و ئەمە بێگومان بۆتە هۆی ئەوەی کەوە گەلێکە بە یەکدری بەستراون و ئەمەش بۆ چوونی جیاواز قبول دەکات ئێستا ناکرێت بێگومان ئەم پرسە بووەتە هۆی ئەوەی کەوە هیجرەت و کۆچکردنی سابێعەی مەندایی لە شوێنەکان دیکەوە بۆ کوردستان بۆ ئەوەی بتوان لەگەڵ ئەم گەلەدا بژین لەژێر سابێعە مەندائیان لە کوردستانی چەند لە هەرێمی کوردستان ئێستا نزیکەی 1000 کەسین بێگومان ئەمە شتێکەکەوە بەوردی یەکلای کراوەتەوە زۆربەمان لە هەولێرین و کەمتر لەوە لە سولەیمانین و لە دوهۆچیش بێگومان ژمارەیەکی کەمترمان هەیە یعنی لە کوردستانی هین هیچ ڕوبەری کێشەیەکێ دەبن لەسەر جێبەجێکردنە ولا خۆ بیر و باوەڕێن خۆ یاژی وەکەنەتەوە پێکهاتەیەکی جودا لە کوردستانی هینج ڕوبڕووی هیچ کێشەیەکی ئاڵنگاریەکی مشکلەکێت بن یان بوونە سەرڕای ئەوەی کەوە هەموو تەقسە ئاینیەکانی خۆمان هەیە ئەنجامی دەدەن بێگومان ئەمە شتێکی نەبینراوە لەن گەلی کوردستانەوە بەڵام لەم ساڵانی کۆتاییدا بە تایبەتی ئەوانەی ئەو سابێعە مەندایانەکەوا لە هەرێمی کوردستان ئێستا هیچ کێشەیەکیان نییە لەبارەی
پەیڕەوکردنی تەقسە ئاینەکانی خۆیان لەلایەن گەلانی دیکەوە و یاخود لە هەر لایەنێکی فەرمیەوە سوپاس بۆ خوا ئێستا لە نێوان برایانی و لە هەوا لە گۆڕی ئولێندی لە کوردستانی هەندێکی غەریب تێ جوداهیە هەوا دەگەل ئولێندی چییە مەسەلەن تشتێکی گەلک جودابی تەنێ قوسێن هەیەن ئاینی گاڤ هەن دکەونە ناف ڕووبارە خۆ پاقش دکەن بجلێن سپی خۆ دپۆشن چ جوداهیەک هەیە تو شێوی ببوونەرە ڕۆنکێ حتا بزانن فەرقی چییە دنەبەرە ئولێ هەوە و ئولێندی لە کوردستانی باوەڕم بەوە نییە کەەوە ئاینی مەندایی هەندێک ڕێکاری سەیری هەبێ بێک چونکە ئەمە تەنها خۆ پاکردنەوە خاوێنکردنەوەەوە قوسەکانمان لە برایانی مەسیحی نزیکترە نزیکە لەبەرەوەی هەموو ڕێکار ئاینەکان لە مەسیحیەوە هەر لە مەندایەکانەوە هاتووە و دواتر گۆڕانکاری بەسەردا هاتووە بەنسبەت نوێژ و هەموو قوسانێکەوە دەکەین هەمان ڕێگەیە کە ئیسلام پەیڕەوی دەکات برایانی ئیسلام پەیڕەوی دەکات لەبارەی نوێژیشەوە سێ نوێژمان هەیە یەکەکیان بەیانیە و دووەمیان لە نێڕوانە و باشە پرسیندی هەبوون مەسەلا بەشداریە هەوا دناوە سیاسەتێ بگشتی لە عێراق و کوردستانی دچ ئاستێکی داگە بە کورتی بێژی شکەرەماخۆ یان هون ناخوازن تەبلی سیاسەتێ ببن لە ڕاستیدا ئێمە هیچ ڕێخستنیەکی سیاسیمان نییە بەڵام بێگومان بەشێکی لەم گەلەوە و ڕێکاری سیاسی هەیە هەر لە دروستبوونی عێراقەوە لە ساڵی 1920 و تا ئێستا بەشێک لە ئێمە چونێتە نێو سیاسەتەوە بەڵام کە ڕێخستنی تایبەتی بە ڕێخستنی تایبەت بە سابێ مەندایەکان نەخۆشەدەمێک هەوا چ بوویەک و ئەو قاس هەژمارێکێم کردە دنابەرە 20 ساڵە و حتانها بێگومان هیوامان وا بوو کە دوای 2003 و ڕژێمی پێشوو عێراق ببێ کەشی عێراق بە کەشێکی باشتر بڕوات و لەوانی پێشووتر باشتر بێت چونکە زۆر ڕوبەڕووی لێکزیاکردنەوە بوون و هیوای باشمان دەخواست بەڵام دوای ساڵی 2003 دەستپێکردنی ئاڵنگاری و کێشەی مەزهەبیەکان بە تایبەتی لە ناوەندی عێراق و باشوور عێراق ڕۆڵەکان ئێمە بە شێوەیەکی پلان لێکرا و لەلایەن میلیشیاکانەوە لەلایەن کەسانی چەکدارەوە ڕۆڵەکانی گەلی ئێمە ڕوبەڕووی ئەم هێرشانە بوونەوە چەندین تاوان بەرامبەر بە گەلی ئێمە ئەنجامدرا کە ئەمەش بۆ هۆی کۆچکردنی ژمارەیەکی زۆری ڕۆڵەکانمان لە عێراقەوە بۆ دەرەوەی عێراق بە تایبەتی ئێمە بۆعدێکی عەشائیریمان نییە بۆ ئەوەی پارێزگاری لە خۆمان بکەین بۆیە ئەمە بەشێکە لە هۆکاری ئەوەی کەوا لە عێراقەوە بۆ هەرێمی کوردستان هاتوون بۆ ژیان لە ئاشتیدا خاڵەتەمین کە ساعتی ئولا سابی ئەیان مندایی تا هەر هەوی بخێراتی سەرچاو